خێزانی ئاسوودە. بەناوی خودای گەورە میهرەبان، بینەرانی عەزیز، سڵای خوای گەورەتان لێبێت. خێزانە بەڕێزەکان، ئومێدی ئێمە، ئاواتی ئێمە خۆشبەختی ئێوەیە، ئاسوودەبوونی ئێوەیە. لە زنجیرە بەرنامەی کە باسی دەکەین خێزانی ئاسوودە، خێزانی خۆشبەخت، ئێمە دەمانوێت هەنگاو بە هەنگاو، خاڵ بە خاڵ گەنجە ئازیزەکانمان فێری ئەوە بکەین کە چۆن بتوانن بەرەو خێزانی خۆشبەخت و ئاسوودە بچن. ئێمە دەمانوێت ئەو کچ و کوڕە جوانانەمان کە سەیری ئەم بەرنامەیە دەکەن فێر بن چۆن هەنگاو بنێن بۆ ئەوەی خێزانێکی ئاسوودە دروستکەن، و ئەو دایک و باوکە بەڕێزانش، ئەو بەڕێزانش کە سەیری بەرنامەکە دەکەن و خێزانیان هەیە، بزانن کەلێنەکە لەکوایە، خەلەلەکە لەکوایە، بۆی بتوانین ئەو خەلەلانە یاخود ئەو کەلێنانە هێواش هێواش پڕ بکەینەوە، بۆی بتوانین خێزانێکی ئاسوودە و خۆشبەخت بۆ خۆمان و بۆ خانەوادەکانمان دروستکەین. ئەزیزان، لە بەرنامەی پێشووە باسی ئەومان کرد کە دەبێ وریابی لە هەڵبژاردننی خێزانە و لە دروستکردنی خێزانە و لە پێکێنانی ئەم حکوومەتە بنکە فراوانەیە هەندێک بەڕێز ئەتیما دەکەنە سەر ژیری و یاخود عەقڵ، هەندێک بەڕێز ئەتیما دەکەنە سەر تەنها عاتیفە و یاخود عەشق و خۆشەویستی، و وتمان لەم بەینەشا ڕەنگە زۆر جار زەواجێکی سەپێنراو یان زەواجێکی بەرنامە ڕێژکراو هەبێت لەلایەن کەسانێکەوە کە ئەم کچ و کوڕە بەیەک بگەن. بەڵام باسی ئەوەشمان کرد کە بەداخەوە ئەگەر بێت و ئەم سێ زەواجە بە تەنها بن، هەر یەکەیان دوانەکەی تری لەگەڵان نەبێت، هەر یەکەیان واتە ژیری و عەقڵەکە سۆز و خۆشەویستی لەگەڵان نەبێ، سۆز و خۆشەویستی و محەبەتەکە لەسەر ئەساسێکی عەقڵانیش بڕیار نەدرابێت، ئەوە بەداخەوەم کە لە داهاتووە زەواجێکی سەرکەوتوو دەرناچێت و زەواجێکی شکست خواردوو دەرەچێت. ئەزیزان، یەکێکی تر لەو کێشانی کە زۆر جار لە خانەوادەکانە دێتە ڕێمان کە ئەتوانین ناوی بنین زەواجە نەگونجاوەکان، زۆر جار پێی دەوترێت زەواجە نەگونجاوەکان یان ناهاوسەنگەکان، بە تایبەتی مەسەلەی تەمەن. ئەزیزان، ڕەنگە بەڕێزانێک کە سەیری ئەم بەرنامەیە دەکەن ئەم قسانی ئەمەیان تۆزە پێ ناخۆش بێ، بەڵام بەداخەوە نابێت، ئەمە حەقیقەتێکە دەبێت بدرکێنرێت و دەبێت ئیشی لەسەر بکرێت و دەبێت تۆ قەنەعەت بەوە بکەیت کە مەسەلەی تەمەن و جیاوازی تەمەن ڕۆڵ و کاریگەری هەیە بۆ خێزانە ئاسوودەکان. ئێمە ناڵین ئەوانی کە 40 ساڵ 50 ساڵ تەمەن بوونە پیاوەکان و ئافرەتێکیان هێناوە 15 ساڵ و 20 ساڵ و هەمویان بە تەلاق کۆتایی پێدێ. بەڵام گومانیشمان هەیە کە توانی بێتیان خۆشبەختی و ئاسوودەیی ماڵ و خانوادەکە مسۆگەر بکەن. ئەو دایکە بەڕێزانە و خوشکە بەڕێزانی کە تەمەنێکی گەوریان هەبووە و شویان کردووە بە کوڕێکی گەنج بە هەر هۆکارێک لە هۆکارەکان، هۆکارێکی کۆمەڵایەتی بێ، هۆکارێکی سیاسی بێ، هۆکاری دارایی بێ، هەر هۆکارێکی تر بێت، ئێمە ناڵین کۆتایی هاتووە بە تەلاق، کۆتایی هاتووە بە جیابوونەوە. بەڵام گومانمان هەیە کە ئەم زەواجە لەسەر ئەساسێکی سۆز و خۆشەویستی و محەبەت و خێزانێکی ئاسوودە بێ. چکە تەنها و تەنها ئێمە بە ئەو حەقیقەتە بزانین، تەنها و تەنها ژن و پیاوێک بۆ 30 ساڵ بۆ 40 ساڵ پێکەوە بن و پۆز لێ بدەن و لە مەجلیسا باسی ئەو بکەن، بڵێ ژنەکە بڵێ بە حەیاتی نەتۆراوم و پیاوەکەش بڵێ بە حەیاتی ژنم نەچۆتە نەتۆراوە و 40 ساڵە پێکەوەین، ئەمە بەڵگە نییە لەسەر ئەم دوانە خۆشبەختن، ئەم دوانە ئاسوودەن، ئەم دوانە توانیانە دڵی خۆیان ئاسوودە و خۆشبەخت کەن. چکە ئەشێت خێزانێکی دیکتاتۆری بێت، پیاوێکی دیکتاتۆری بێت، ژنێکی دیکتاتۆری بێت، ماڵ و خانوادەیەکی دیکتاتۆرانە و وەکو ئەڵێت زۆر حکم سەپیاندن بەسەر ئەم ماڵ و خانوادەیە جێبەجێ کراوە و بۆیە ورتەی لێوە نایە. چۆن هەندێک وڵاتی دیکتاتۆری هەیە، حزب نقەی لێوە نایە، هاوڵاتی نقەی لێوە نایە، خەڵک نایە، بە درێژایی 10 ساڵ 15 ساڵ حکم 10 جار 15 جار ئیزراب و ڕێپێوان و وەکو ئەڵێ مزاهرە نابینی لەسەر کۆڵان و لەسەر جادەکان. تواتە سەورەکەی شامی شەریفە، بەڵام دوایی کە ئەم ڕئیسە دەمرێت یان ئینقلابێ دەکرێت، اینجا دەزانی چی وڵاتێکی گەندەڵ بووە. زۆر جار وڵاتەکانیش چۆن وان خانەوادەکانیش ئاوان، کاتێک کە ژنەکە پیاوەکەی دەمرێت اینجا کە ناخی خۆی دەرەکا کە چەندێ خراپ بووە، کاتێک کە پیاوەکە و کۆڵە ژنەکەی دەمرێت اینجا دەزانی چەندێ بێتاقەت بۆ لێی، چەندێ بێزار بۆ لێی، بە پەلەیەش تاکە ناگاتە چلەکەی سەرەکەی ژنێکی ترێنێ، چکە بەڕاستی ئیسراحەتی کردووە، بە حسابی خۆی واتە سەورەکەی تر ئاسوودە بووە و نەجاتی بووە. کەواتە دەبێ بوترێت جیاوازی لە نێوان تەمەنە
کاریگەری هەیە، جیاوازی لە نێوان چینایەتیە، جیاوازی هەیە، جیاوازی لە نێوان ئاستی خوێندنیشە ڕۆڵی هەیە. ئێمە ناڵین ئەوەی کە تەواو فول دکتۆرای ئللا بێ دکتۆرا بێنێ، ماستەرە دەبێ ماستەر بێنێ، خەریجی بەکالورس بێنێ، بەڵام دەبێت بە دوور و نزیکی تا ڕادەیەک ئەگەر تەنانەت مەسەلە بڕوانامەش نەبێت، مەسەلە چینایەتیش نەبێت، مەسەلەی تەمەنیش نەبێت ڕاستە خۆ حسابی ساڵ بکرێت، بەڵام نزیکەیەک هەبێت. ئەوەندی کە لە کتێبە زانستیەکانە باس کراوە تەمەنی 10 ساڵێک خراپ نییە، باشە تا ڕادەیەک لە بینی ژن و پیاوە هەبێت. واتە 5 ساڵێک تا 10 ساڵێک لەم حدودەشا بێت، پیاو لە ئافرەتیش گەورەتر بێت لە ڕووی زانستی و دەڵێت کێشەیەکی بۆ دروست نابێت. بەڕێزێک سەیرێن بەرنامە دەکات نمونەمان بۆ نێنێتەوە لەسەر ژیانی پێغەمبەران و یان سەحابە وای کردویان ئەو بۆ خۆی بابەتێکی ترە، ڕەنگە حکمەتێکی زۆر گەورەی تێدا بێت، ڕەنگە مۆزوعێکی تر بێ مامۆسایانی ئاینی ڕوونیان کردوێتەوە ئەو زەواجانە بۆ ئاوا ڕوویداوە و هۆکاری ئەو زەواجانە چی بووە. لەبەرەوە ئەوانە لە خۆشییان نەبووە، مەبەستێکی داوە، مەبەستێکی بانگەوازکردن، مەبەستێکی گەیاندنی پەیامەکە هەبووە و ئەوەش بۆ خۆی خێر و بەرەکەتێک بۆ کە پێغەمبەران کردویانە بۆی بتوانرێت ئەم ئیسلامەتی و دیندارێ بە ئێمە بگات. لەبەرەوە تەنها و تەنها ئێمە ڕاستە سیرە دەخوێنینەوە، بەڵام تەنها و تەنها ئەو دیوەی نەبینین، ئەو ڕۆی نەبینین، چەندین ڕووی تریشی هەیە کە دڵنیان مامۆسایانی بەڕێز ڕوونیان کردەوە. کەواتە بەڕێزان زۆر جار کە جیاوازی لە نێوان تەمەنا دەبێت، جیاوازی لە نێوان ئاستی خوێندن و ئاستی سەقافە و ڕۆشنبیریە دەبێت، و یاخود جیاوازی لە نێوان چینایەتیە دەبێت، لە چی چینێکن، لە چی تەبەقەیەکن، ئەمە چینێکی زۆر بۆرژوایە، ئەمە چینێکی زۆر پرۆلیتاریایە، ئەمە چینێکی زۆر دەوڵەمەندە، لە یەکێکی تری هایناوە جیلێکی زۆر فەقیر و داماوە. سەرەکەی جیاوازیەکی زۆر هەیە لە بیرکردنەوە، لە بڕیاردان، لە ئوستوبە، لەبەرەوە لەوە چێ لە داهاتووە کێشە لە بینی ژن و مێردەکە دروست بێت و هاوسەرگیریەکی نەگونجاو دروست بێت و پایەیەکی زۆر باش و چاک و مەزبوط نەبێت و بنچینەیەکی سست و لاوازی هەبێت و هۆکار بێ بۆ ئەوەی کە لە داهاتووە زەواجێکی خۆشبەخت و ئاسوودە دروست نەبێت. چی بکەین؟ پرسیارەکە لێرایە، ئەمانی کە تۆ دەڵێیت بۆ باست کرد دکتۆر، ئایا هۆکارە بۆ زەواجێکی ناتەندروست؟ بەڵێ. ئەگەر ئەو گونجانانە ڕوو نەدات، ڕەحتیمال زۆرە بێتە هۆی جیابوونەوە، لێک هەڵوەشاندن، زەواجێک تەنها لە پێناوی مناڵ خستنەوەیە بێت، ڕەنگە بێتە هۆی ئەوەی کە بێتاقەتی و ناڕەحەتیەک بۆ هەردوو لا دروست بێت، زەواجێک تەنها لەبەر پارە بێت، زەواجێک تەنها لەبەر وەکۆڵە مەسلحەتێک بێت. من گومانم لەوە نییە کە کەم تا زۆر ئەگەر تەلاق و جیابوونەوەش ڕوو نەدات، ئەو وەختە بەداخەوە خۆشی لە یەکتری وەرناگرن، لەزەت لە یەکتری وەرناگرن و ناتوانن هەردوو لایەن ئاسوودە بن. لێرە پرسیارەکە لێوە دێتە پێشەوە کە ئایا زەواج و یاخود هاوسەرگیری سەرکەوتوو کامەیە؟ ئەو بنچینەیە چییە کە دەبێت لە بوونی خێزانی ئاسوودەیە وجودی هەبێت و لە کاتی دروستکردنیا وجودی هەبێت؟ هەموو سەرچاوە زانستیەکان، هەموو سەرچاوە دەروونناسیەکان باسیەوە دەکەن دەبێت ئەم خێزانە، کچەکە و کوڕەکە، دایک و باوکی کچەکە و کوڕەکە و هەردوو خانەوادەکە دوو بنەمای زۆر سەرەکییان حساب بۆ کردی بێت لە دروستکردنی ئەم خێزانێ. یەک لەلایەکەوە عەقڵ و ژیری، دوو لەلایەکەوە سۆز و خۆشەویستی و محەبەت. ئەم کوڕە جوانەمان کە دەیەوێ ژن بێنێت، ئەو بەڕێزەی کە ئێستا سەیری بەرنامەکەی من دەکات، دەبێت لەسەر ئەساسێکی عەقڵ تەمەنیت هەڵسەنگاند بێ، جوانیت هەڵسەنگاند بێ، ژیرەکەیت هەڵسەنگاند بێ، ماڵ و خانەوادەیت هەڵسەنگاند بێ. دەبێت لەسەر ئەساسێکی عەقڵ بواری داراییت هەڵسەنگاند بێت، بواری کار و ئیش و پیشەیت هەڵسەنگاند بێت، بواری شێوازی قسەکردنیت هەڵسەنگاند بێت. دەبێت لە ڕووی عەقڵ و ژیری خۆتەوە هەڵسەنگاندنت کردبێ بۆ بنەچەی ئەم ئافرەتە، هەڵسەنگاندنت کردبێ بۆ عەشرەتی، هەڵسەنگاندن کردبێ بۆ ئەوەی کە ئەمە لە خەڵکی چی شوێنێکە، خەڵکی چی شارێکە، خەڵکی چی مەملەکەتێکە و چی بەشێکی تەواو کردووە. واتە تەنها و تەنها عەقڵ و ژیری نابێ بەس بۆ هەڵسەنگاندن بکات، بەس بۆ ئەوەی کە چۆنەڵێ ڕسمێکی دەگریت و بەرامبەرەکە بەس سەیری دەموچاوی بکەیت. عەقڵ و ژیری بۆیە دەبێت ڕۆڵی هەبێ بۆ هەموو شتەکان. دەبێت هەڵسەنگاندنی کردبێ بۆ هەموو شتەکان، دەبێت لێکدانەوەی بۆ هەموو شتەکان کردبێ. ئەگەر تۆ ناتوانی عەقڵ و ژیری ڕۆڵێکی باش و چاکت دابێ پێی و بتوانین بیسەلمێنی بۆ من کە بڵێ بەڵێ دکتۆر لەسەر ئەساسێکی عەقڵ و ژیری هێناومە. دوو بەشەکەی تری، سۆز و خۆشەویستی و عەشق. دەبێت سۆز و خۆشەویستیت هەبێ بۆ ئافرەت،
دەبێت سۆز و خۆشەویستیت هەبێت بۆ ڕەگەزی مێینە بەگشتی، دەبێت سۆز و خۆشەویستیت هەبێت بۆ خێزان دروست بوون، دەبێت سۆز و خۆشەویستیت هەبێت بۆ شێوازی قسەکردن و ئوسلوب و ئەو شتانی کە ئەم بەڕێزە هەیەی، دەبێت سۆز و خۆشەویستیت هەبێت بۆ دایک و باوک و عایلە و عەشرەتی ئەم ئافرەتە. دەبەن ئەم قسانە کە دەیکەم بۆ کوڕەکەش بە هەمان شێوە. کاتێک کە خوشکێکی بەڕێزمان کچێکی جوانمان کە کوڕێک هەڵدەبژێرێت، دەبێت یەکەم وەکو کوڕ ڕقی لە کوڕ نەبێت، سۆز و خۆشەویستی و محەبەتی هەبێت بۆ کوڕ، بۆ ڕەگەزی نێر با بڵین، و سۆز و خۆشەویستی و محەبەتی هەبێت بۆ ئەو سیفەتانی کە هەست دەکات لەم کوڕە هەیە، سۆز و خۆشەویستی و محەبەت هەبێت بۆ ئەو اختصاسا، بۆ ئەو پیشەیە. چەند جار بینیومانە ئافرەتێک شووی کردووە بە پیاوێک، بەڵام پیاوەکە پیشەیەکی هەبووە، ئافرەتەکە حسابی بۆ پیشەکەی کوڕەکە نەکردووە، بەڵام لە ئەخیریشا دوای ساڵە 2 ساڵ پیاوەکە وتوێتی بە هیچ شێوەیەک من واز لەم پیشە نایەنم. ئەم پیشەیە و بوونی ئەم پیشەیە بۆ پیاوەکە بۆتە بەڵایەکی گەورە بۆ ئافرەتەکە، و ئافرەتەکە زۆر نامرتەح بووە تاوەکو چەندین ساڵیش، چون قەناعەتی وا بووە ئەم حەز و ئارەزوو عەشقی بۆ ئەم جۆرە پیشەیە نییە. پیاوەکەش قەناعەتی نەکردو و نەیگۆڕیوە. کەواتە ئەزیزەکەم، دەبێت هەردوو پایەکە وجودی هەبێ، دەبێت بەڕاستی هەڵسەنگاندنێکی باش و چاکرابێت بۆ بوونی عەشق و بۆ بوونی عەقڵ. ئێمە گومانمان لەوە هەیەکە کچە جوانەکانی خۆمان، کوڕە جوانەکانی خۆمان تەنها و تەنها بە هەڵسەنگاندنێکی سەتحی، بە بینینێکی ناوباخێک، بە بینینێکی ئینستاگرام، بە بینینێکی فەیسبوک، نەخێر بە سێڵفیگرتنێک، نەخێر لە حەفلەیەکە، نەخێر لە شاییەکە، نەخێر لە مناسبەیەکە، نەخێر لە حەفلەیەکی تەخەڕوجە تەنها و تەنها ئافرەتێکت بینیوە یان کوڕێکت بینیوە تۆ بڕیار بدەی. نەخێر، تۆ دەبێت یەکەم جار بە بواری عەقلیەوە هەڵسەنگاندنێکی باش و چاکت کردبێ بۆ ئەم کەسە، جایان کوڕە یان کچە، دوای ئینجاکە کە ڕێگە بدەی بە عەشقیش، بزانی ئایا عەشق ڕۆڵی هەیە لێرە، ئایا سۆز و خۆشەویستیەکت بۆی دەبێت. چەند مهمە کە ئافرەتی وامان دوانەوە لە کاکتۆر خەریکە دێنە پێشەوە و مارە دەبڕم، هەموو قسەیە کراوە، بەڵام هەرچەنەکەم سۆز و خۆشەویستیم بۆ ئەم کوڕە نییە. چەند جار بیستوتانە دایکەکە و کچەکان و کوڕەکان و خوشکەکانی و با بڵێن براژن و هەمووی کچەکە پیان وتووە پەلەمە کە هەر خۆشتەوە بۆ کۆچێ، لە داهاتوە هەر خۆشتەوێ، قەیت چێکە ئێستا خۆشت ناوێت، لە داهاتوە خۆشەویستیت بۆ جوڵێ، بەڵام دوای ساڵ 2 ساڵ دانیشتومە لەگەڵ ئافرەتەکان لە کاکتۆری چش خۆشم ناوێت، ڕاستە مێردمە، ڕاستە ڕێزی دەگرم، ڕاستە نووری چاومە، ڕاستە بە هەموو دنیای ناگۆڕمەوە، بەڵام بڵێم سۆز و خۆشەویستیم بۆی هەیە ناتوانم قەناعەت بە خۆم بکەم، بۆ درۆ بکەم لەگەڵ خۆمە. ڕاستە هیچ خیانەتێکی لێ ناکەم، و وەکو مێردی خۆم سەیری دەکەم، وەکو نووری چاوم سەیری دەکەم، بەڵام بڵێم سۆز و خۆشەویستی و محەبەتم بۆی هەیە، عەشقم بۆی هەیە، ناتوانم. بۆ لەبەرەوەی لە سەرەتاوە ئەم بنچینەیە ڕۆڵی نەبووە، خەڵکێک هەبووە لە کچەکە یان لە کوڕەکە ویستویانە قەناعەتی پێ بکەن و تویان لە داهاتووە دروست دەبێت. بۆیە لە هاوسەرگیریە دەبێت دووربینی و عەشق، دەبێت خۆشەویستی بەڕاستی ڕەچاو بکرێت، ڕەچاو بکرێت، ئەگەر نە لە داهاتووە بە ئاسانی دروست نابێت. دایکان و باوکان کە سەیری ئەم بەرنامەیە دەکەن دەبێت زۆر ئیش لەسەر ئەم خاڵە بکەین. ئێمە هەمیشە وتومانە زەواجێکمان ناوێت تەنها بۆ کات بەڕێکردن، زەواجێکمان ناوێت بۆ هەواڵی وە کۆڵێ مەجلیس بڵێ 10 ساڵە زەواجمان کردووە و تا ئێستاکێ جیانە بووینەتەوە، تا ئێستا نەتۆراوە. زەواجێکمان دەوێت ئەم 10 ساڵە وەکو 10 ڕۆژ لیان ڕۆشت بێ، ئەمەنە بە سۆز و خۆشەویستی و محەبەت. من زەواجێکم ناوێت 10 ڕۆژە یان 10 مانگە ئەڵێ بەقەت 10 ساڵ تەمەنم ڕۆشتووە دکتۆر، قژی وە کۆڵی ڕەش و سپیم هۆنیەوە، وە کۆڵی تەڵی سپی کەوتە سەر و ڕیشم، دکتۆر گیان کەوتی ئەم ئافرەتە مێناوە. کەواتە من زەواجێکی خۆشەویستی نییە، زەواجێکی محەبەت نییە، زەواجێکی سەرکەوتوو نییە. کەواتە کورتەی ئەم خاڵە ئەوە بوو کە تکاتانێ دەکەم تەنها عەقڵ نا، تەنها سۆز و خۆشەویستی نا، تەنها زەواجێکی بەرنامە ڕێژکراو نا، زەواجێک لەسەر ئەساسێکی عەقڵ و خۆشەویستی و محەبەت، عەقڵ و خۆشەویستی بۆ هەموو بوارەکانی زەواجەکە، لەوەی کە ئافرەتە، لەوەی کە پیشەی هەیە، لەوەی لە چی عەشرەتێکە، لەوەی لە چی ڕەگەزێکە، لەوەی باڵای چۆنە، لەوەی شێوازی قسەکردنی چۆنە، لەوەی ئەگەر نەخۆشیەکی هەیە، لەوەی کە بۆ نمونە موچەخۆرە موچەخۆر نیە، هەموو ئەمانە دەبێت هەڵسەنگاندنی بۆ بکەی، دەبێت لە ئەخیرا بگەیتە قەناعەت، بە عەقڵ بگەیتە قەناعەت، و سۆز و خۆشەویستیشت هەبێت بۆ هەموو ئەم سیفەتانە، و 100% بگەیتەوە قەناعەتی کە بەڵێ لەگەڵ منە کەم تا زۆر گونجاوە، ناڵین 100%.
چکە دوو مرۆڤی 100% مەگەر دوانە بن ڕەنگە دوانەکانیش ئەوانی کە لە دایکە بن 100% وەکو یەک ناچن بەڵام بەلایانی کەمەوە عەقڵ و خۆشەویستی وای لێکردی بێتی کە هەز بکەی 170 سیفەتەکانتان لە یەکەوە نزیکە ئەگەر نا لە داهاتووە ناتوانانی خێزانێکی ئاسوودە دروستکەی بە ئومێدی خێزانی ئاسوودە تا بەرنامەیەکی تر بەخواتان دەستپێڕم خواتان لەگەڵ. خێزانی ئاسوودە. ودي أكتب كل ما